بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بنرانو بسراني برنامج رمضاني جيار امجارش دبينا ميواني مالكانتان بو اوي بزانين مانگی رمضانا ببێتەمای نێزیک بوونەوەمان لە پەروەردگار سبحانه وتعالى نەبێتەمای کات کوشتن و بەڕێکردنی کاتەکانمان. ناونیشانی ئەم جارەمان ڕەمەزان و یاری ئەلکترۆنیەکان و کات بەسەربردن لەم مانگەدا. بە میێوانداری مامۆستا عەبدوڵڵا قادر. مامۆستاجان بەخێر بێ. زۆر سلامت بن. خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی. خوای گەورە تاعات و عیبادەت هەموو لایەک خۆ کردێ ئینشاءالله. خێرتان بنووسێ. خۆ بەخێر بێ مامۆستا. خوای گەورە پاداشت بەخێرتان بداتەوە. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین. خوا خێرتان بنووسێ. خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی. مامۆستاجان زۆر جار دەبینی کەوا مانگی ڕەمەزان دێت زۆرێک لەو گەنجانە یاخود لەو خەڵکەی دەبینین گرنگی بە کاتەکانیان نادەن یاخود کاتەکانی خۆیان بەسەر دەبن بە شتێکی زۆر لاوەچی. با بزانین لە ئیسلامدا لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە چۆن کاتەکانی خۆمان بدۆزینەوە واتە گرنگی کات چیە لێرە؟ سەرەتا دووبارە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین. خوای پەروەردگار پاداشتی خێرتان بداتەوە. سەبارەت بە کات ینی باسی ئاەتێک بکەین کە ئیمامی شافعی لەبارەی ئەو ئاەتە دەفەرمێ ئەگەر بەس ئەو سوورەتە دابەزی با بەس بوو لە بۆ خەڵکی. ئەوش کە دەفەرمێ والعصر إن الإنسان لفي خسر. سبحان الله. يعني خوای پەروەردگار سوێند بە کات دەخوا کە هەموو مرۆڤایەتی لە خەسارەتمەندن ئیلا ئیماندار نەبیتن، ئیلا ئیماندار و ئەوەی کردەوەی چاک دەکاتن. کەواتە بەس ئەوی لێ دەرینە کەواتە هەندە گرینگە کات بە ئەندازە گرینگە هەر هەموو خەڵکی تێدا زەرەرمەندن ئیلا ئەوانەی کە ڕوو لە خوای پەروەردگارن کاتەکانیان لە عیبادەت و کاتەکانیان لەوە بەسەر دەبن کە خوای پەروەردگار لێ ڕازێ ئیلا مەگەر ئەوانە. لە بەرهەندی ئیمامی شافعی لەبەر گەورەی ئەو ئاەتە دەفەرمی ئەگەر بەس ئەو ئاەتە دابەزی بە بەس بوو لە بۆ خەڵکی. کەواتە کات زێڕینە هەگەر هەر کەسێک ئەو زێڕەی لەسەر بکە دەبێتە تازێک لەبووی ئەگەر نا کابرا دەبێت ئەو تازەی بدۆڕێنی بە دڵنیاییەوە. یعنی ئەگەر ئەو وەقتە ئەو کاتەی کە شەرع داوای لێ کردو بەو ڕێبازەدا بڕۆی بەو ڕێگادا بڕۆی نەک هەر دنیا بەڵکو قیامەتیش مسۆگەر دەکەی. دەستەکان خۆشی. مامۆستاجان زۆر جاروێ لە مانگی ڕەمەزاندا زۆر خەڵک هەیە یعنی خۆیان خەریک دەکەن بە یاری ئەلکترۆنیەکان. ئەو یاریانە وا دەکات کە دەبێتە هۆی کەمکردنەوەی ئەجر و پاداش لە ڕۆژیەکەیان یاخود نا. سەبارەت بە یاری یان هەر شتێک ئایا ئەجر و پاداشتی ئەو ڕۆژوەی کەم دەکاتەوە؟ یعنی لێرە ئەمە هەڵەیەکێ لە تێگەیشتنی مەفهومی ڕۆژی. پێما وایە ڕۆژی دەورەت و تەجویع بەس یعنی دەورەکە لە بۆ ئەوەی کە ئینسانەکە خۆی برسی بکاتن. پێی وایە بەس خواردن و خواردنەوە بەسە. بەڵام لە کاتێکدا ناخوای پەروەردگار داوامان لێ دەکە لەعەلەکم تەتەقون بۆی ئەو ئینسانە بگەشتە پلەی تەقوا. لێرەوە ئەو دەستەواژە فێر دەبین. يعني الصوم ليس دورة التجويع بل دورة التحرير للأرواح من قيود الشياطين. يعني دوريك بس بو برسي كردنيا دوريك بو أويك الروح كان من لا كوتو زنجيري الشيطان كان آزاد بن. طبعا كوتو زنجيري الشيطاني زورة كداندراوة هندق لو شتاني كلو يارياني داندراوة وكو كوتو زنجيري الشياطين کە بە ئینسانەکە وەنووساوە سبحان الله وەدەکات لە ئەجر و پاداشت لێکەم کاتو. اینجا ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبی لە تەبلیس و ئیبلیس لەوێن دەرباسی بابەتێک دەکات زۆر گرینگە لە بۆ ئەو نوقتەیە. باز دەکات شەیتان ئەگەر بیەوێ کەسێک هەڵبخەڵەتێنی لە بینی دوو چاکە کامەیان خێری کەمترە ئەوی پێ دەکات. اینجا لە بینی چاکەیەک لەگەر ئەوەی کە شتێکی ئاسایی بیتن هەوڵ دەدە چاکەکەی پێنەکە ئەو شتەی ئاسایی. اینجا دێتن لەولاتر دێتن ئایا شتێکی ئاسایی بکە یان خراپەیەک بکە. یعنی دێ سبحان الله سەبر لە کەسەکەی. زۆر جار وێ لێ دەپرسی مامۆستا دەڵێ کاکە ئەمن ئەوەی بکەم باشترە ئەتاری بکەم یان گەمەچی بکەم باشترە لەوەی غەیبەتی خەڵکی بکەم. ڕێک ئەمەی دەگری هەندە زندیە بە قسەکانی ڕێک دەستبەستەوە دەرێ وەڵاهی بالفعل وەیە ئەتو دەرم کاکە بڕۆ ئەتاریەکەی غیبەتی خەڵکی تێدانیبەتی تێدانیە بڕۆ ئەوەی بکە. لە کاتێکدا سبحان الله نازانی شەیتان فێری لێ کردیان ئێ باشە کاکە خۆ نەگوترا ئیلا دەبی ئەتاری بکە یان غیبەتی بکەی ئەدیلۆ نارێ ئەتاری و زکردکردن ئەدیلۆ نارێ ئەتاری و قورئان خوێندن ئەتاری و نوێژکردن ئەتاری و مەسەلا عیبادەتکردن لۆ ئەو دوێ لێک نابەستیەوە لۆ لە گەرەوی لێک دەبەستیەوە سبحان الله شەیتان چۆن فێر لێ کردینە لێ بە تەئکید یعنی وەدەکە کە
ئەجر پاداشتەکەی بەرەو کەمی بڕواتن کاتێکە ڕوو لەو بابەتێ و کەمتر ڕوو لە باشماوەسە زۆر جاروێ ینی لەبەر یاریکردن کاتێکی زۆر لە دیار شاشەکان دەبێت یعنی چاوی مادی دەبێت و عقلی مادی دەبێت و دەرونی مادی دەبێت ئەو کەسایەتێوا دەکە کە زۆر جار عیبادەتی لەسەدا بنێ بەڕاستی ینی نێژەکان و تەراویحات و زۆر جاروەیە ینی گەنجەکان زۆر بکات دوای نێژەکان دەچن بۆ نمونە لە کافتریاکان کاتەکانی خۆیان بەسەر دەبن کەچی لە جاتی تەراویح ئایا ئەوانە چ ئامۆژگارێک تێ لە بۆ کەسان بەخۆی یعنی زۆر گرینگە ئەو ئینسانە لەو نقطەیە یعنی بەرنامەی هەبیتن زۆر مهمە ئینسانی ئیماندار لە دەوری بەرنامەک بسوڕێتەوە ڕێبازێک بسوڕێتەوە بەرنامەی چۆن یعنی ئەمن مەسەلەن دامنایە ئەو ڕەمەزانەی نقطەک لە خۆم جێبەجێ بکەم یعنی گرنگترین شت ئێستا ئەمە لەگەر یەک لە برادەرەکان قسەمان کرد باسی کرد کە یەک لە ڕەمەزانەکان مامۆستای قسەی کردێکە کاکە ئەتوو ساڵێک بەسەرت دادێتن کاکە لەو ڕەمەزانە یەک سونەتی جێبەجێکە ئەو باسی ئەوەی کرد کە سونەتی ڕیژدانان گوتی لەو کاتیەوە ئەمن کاکە کردمە نقطە ئەمن یەک سونەت بەس ڕیژدانان ئەو ڕەمەزانێ ڕەمەزانەش کە شتەشکە زیاد دەکەم چەند گرینگە ئەتوو ئەو ڕەمەزانەی وەکو ڕەمەزانەکان تکە نەبی ئەو ڕەمەزانەی بڕیارمدایە بەرنامەی خۆم دادەنێم کاکە ئەو ڕەمەزانەی تەراویحەکان بە تەواوەتی دەکەم لەوەیە مەسەلەن لە شوێنێک بی بڵێ وڵای کاکە ئەوە ئەگەر دەرەی ئەو شوێنە درێژە شوێنت کە کورتەیە ئەگەر دەرەی سەوتی ناخۆشە سەوتی خۆشتر بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە دڵت لەگەڵ خوای پەروەردگار ڕەبت بی لەوەیە بچێ شوێنێک سەریعتریش بی بەڵام نوێژەکە یعنی چێژی لێ نەبینی لێ هەز دەکەی گۆڕانکاری تێدا ڕوونادا لەبەرەوەی لە ئەسڵی بابەتەکەی ئەتوو لە دوو عیبادەت نەگەڕای لە دوو ئەوەی گەڕای کە شتێک بیتن یعنی زوو بتوانی کۆتایی پێبینی ئەوە زۆر گرنگە کە ئینسان بەرنامەچیدا بنێتن لەگەر ئەو بەرنامەی خۆشی پێوە پابند بیتن بە هەوڵدا عیبادەتەکانی لە سەردانەنێ بەتەکید خاستن نوێژە فەرزەکان و یاخود تەراویح کە سونەتێکی گەورەی مانگی ڕەمەزانە کە ئینسان بتوانێت لەگەڵ بەجەمعنا ئەو هەموو مزگەوت و دۆست و برادەرەی هەیە لە دەستی نەدا بەڕاستی ئوستاز ئەمە کە دەرێن یعنی تەراویحەکان نابی باسی نوێژی فەرز بکەیت ئەوە نوێژی فەرز هەرهێلی سوورە مامۆستا ئەگەر زاروێت شەوەکەی هەر نەنووسیبێر خەریکی ئاتاری کردن و زۆر جاروێ گەیمنگەکان یعنی ئەو یاریانە بە ئۆنلاینە ئێستا دەبینی سەردەم لەگەر برادەرەکەی 4 گروپ 5 گروپیان دروست کردووە بە ئۆنلاین یاری دەکەن یعنی وە دەکات کاتێک کە پێش نوێژی سبحان ڕازە شەیتان تۆزێک فێڵەکی هەیە پێش نێژی سبێنی ڕاست دەیخەوێنی کوڵێ لە نانچەی دەیخەوێنی ئەوە دەکە ئینسانە نێژەکان لە دەست بدا یعنی جاروێ عەسر بەخۆ هاتەوە یعنی نوێژی نێوڕۆشی لە دەستدا زۆر جارێ خەڵک وایە ئوستاز لە بۆ ئەو بابەتەی یعنی مەسەلەن کابرا کە زۆر خەریکی ئەو بابەتەی دەبی خەریکی یاریکردن و ئەوانە هەتا عیبادەتی لە دەست دەدا یعنی سبحان الله ئێستا لە بۆ نوێژ دەستنوێژ پێویستە ئەگەر کابرا دەستنوێژی نەبوو نوێژەکەی ناکرێ وایە لە کاتی دەستنوێژ ئەو لە دەوەرکردن و لە کەپوەرکردن لای بەشێک لە زانایان واجبە سبحان الله پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی ئەو لە لودوەرکردن فەرموویتی زیادەڕەوی بکەن لە ئەو لە لودوەرکردن هەتا ئەو پیسێ و ئەو شتە هەیە ئەو نەخۆشی ڤایرۆس و میکرۆبەی هەیە بینتە خوارێ دەفەرمێ بالغ في الاستنشاق إلا أن تكون صائمة بس أجا بروجي بوي مبالغة تدانكي لك أو يعني سبحان الله أو بيوستي لبو دزنوجي أو جنابي مبالغة تدابكري دكري كابرة مثلا أتاريا قمتشي آسايا شتشي اعتيادية مثلا لقى برادرشي لقى خزمتشي دوستشي اعتيادية آسايا مثلا دقات سارقة نيو ساعاتك تدانية لقى أو برادري بس ئەوەی کە بە ڕێزت باز دەکەی مبالغێ یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە بابەتی دەستنوێژ دەفەرمێ نابی مبالغەی تێدا بکەی چ جای ئەو خۆ ئەوە پێویستیشە چ جای ئەوەی لە ئەتاریەت و مبالغەی تێدا بکەی پێگومان یعنی ئەوە یعنی قیاسەکی زۆر مهمە لەسەر ئەوەی کە وەری بگرین نابی بە هیچ نەوعەک مبالغەی تێ بە تایبەتیش لە کاتی ڕەمەزان چکە بەڕاستی ڕەمەزان سبحان الله دەفەرمون زانایان دەفەرمون ئەگەر حەز دەکەی بزانی ئایا هەوا و نەفس و ئارەزوو تاوانت پێ دەکە یان شەیتان دەفەرمێ بەس کاتی ڕەمەزان کاتی لە بێژنگدانی ئەو ناختە چکە دەڵێ لە کاتی ڕەمەزان خوای پەروەردیگار شەیتانەکان دەبەستەوە لە غەیری ڕەمەزان شەیتانیش هەیە لە کاتی ڕەمەزان ئەگەر هەوا و نەفست تێکەڵی ئەو کارە شەیتانیانە و کاری مەسەلەن ئەتاری و تێکەڵاوی ئەوە بوو ئەوە بزانە سبحان الله نەفست هێشتا پاک نەبوویتەوە نفسد مایتی پاک ببیتەوە خوای پەروەردگارش دەفەرمێ چێ دەستە بەهەشت إلا من أتى الله
بقلب سليم إلا دڵێکی پاچیا بی ئەو کابرا دەست یعنی هێشتا دڵی تو مایتی پاک ببیتۆلو چکە دڵ ئێستا شەیتان بەسترایەوە کەچی ئاتوو هەر هانت دەدە لە بۆ ئەوەی کەواتە بەڕاستی ئین النەفس لەئەمارەة بالسوء إلا من رحم ربي إلا مەگەر خوای گەورە ڕەحمی پێ بکە لەو کاتیەوە بە دیار دەکەوی کە ئەتوو نەفسی خۆت چۆن ڕاهێناوە لەسەر چی ڕاتێناوە. ئوستاد جان باسی یاریەکانمان کرد زۆر جار دەبینی ینی لە ڕووی پەروەردەییەوە ئەو یاریانەی کەوا دەکرێت زۆربەی ئینسانی تونند و تیژ بە دیار دەکات ینی هەڵس و کەوت و قسەکردنی ئەو کەسانە گۆڕانی بەسەردادێ بەهۆی زۆرکردنی ئەو یاریانە لە ڕوانگە ئیسلامەوە شتێک هەیە بۆ نمونە نەهیکردنێک لەو بابەتە یاریار تونند و تیژانە هەبی وەکو ینی شەڕکردن بە بەردەوامی لە شەڕکردن جنێودان زۆر جاروەیە ئەو یاریانە جنێودانی تێدا یاخود قماری تێدا زۆر جار ئەو یاریانە قماری تێدا دەکرێت مەشروعی گەورەی پارەی پێخڕ دەکرێتەوە و ئەنجامدانی بۆمە لەسەر ڕیبا و بابەتانی زۆر تێدا جاییت بابەتێکی لەو بابەتانە بۆ بتوانن خۆیان لێ بپارێزن بەڕاستی حەدیثێک پێغەمبەری هەیە عەلەیهی سەڵات وسەلام چکە باشترین بابەت کە لە دەستمان بی قورئان حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئینجا شتەکانی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا تەکونوا ئیمەعەتەن ئیمەعە مەبە یعنی هەر لەگەڵ بە کوردەواری دەڕێدە لەگەر عامی بڕۆ بەس ئەو نەرێنەوە لەگە عامی بڕۆ شامیەوە نییە سبحان الله ئەو حەدیثە زۆر مهمە خەڵکەکەیە مەسەلەن دەڵێ کاکە وڵای هەموو وە دەکەن ئەمنیش ترێن مامۆستا بوویتە ترێن لا تەکونوا ئیمەعەتەن ئیمەعە مەبە لەگەر خەڵکی مەبە خەڵک چی گۆ ئەتوش ئەوها دەکەم ئەوە چی کرد ئەمش ئەوها دەکەم سبحان الله زۆر کاریگەری هەیە ئەو بابەتە لێرە ئەگەر ئەتوو یعنی نقطە کرد لێ خۆدانە خاڵەکە لە بۆ خۆدانە لەو سنوورە زیاتر تێنەپەڕی مەثەلەن کە بەڕێزە دەڵێ کاکە ئەو یاریە بوویتە ئەوەی کە مەسەلەن بابەتی قومار بالفعل هەندێک لە یاریەکان بە ئەنقەس دروست کرایەنە ئوستاز لە بۆ مەشغوڵکردنی ئەو خەڵکە لێکرد لێ دەوڵەتەکان کاتێکە دانەوێت بەسەر دەوڵەتی ئیسلامی دابدەن ئەها جاسووسێک دەنێرن بڕۆ تەمەشای وەزعەکە بکە تەمەشای گەنجەکانی دەکە هەمووی خەریکی تیر هاوێشتن و هەمووی خەریکی ئامانج پێکانن دەرەوەڵا کاکە من ناتوانین ئێستا وەختی ئەوەی نییە بتوانین بەسەر ئەو دەوڵەتەی زاڵ بین زۆر بە قووەتن بەڵام ساڵانە کە دێتن شوبهیان لە ناو بڵاو دەکەن و خۆشەویستی و قلقلانی و حبحوبانێ و ئاخ و ئۆف و تیرەکە و ئەو نازم ئەو تیرە لە چێ هاتیە لۆ دری دەڕواتن ئەوە شەق دەکا کەردەکە نازم ئەوانە ئەلێرە دەنووسن و ئۆفەک و ئاخەک و علی بێلانە و ئەحمەد نازانم چوو ئەو شتانە دەنووسن ئوستاز هاتەوە تەمەشای کرد ئەو وەزع لە ناو خەڵکەکەیە و تەمەشای کرد گەنجە گوا دەگری و کاکە لۆ دەگریێ وڵای خۆشەویستەکەم ئەوە چی دامێ خەناوکە چی دامێ لێم بزر بووە ئەهۆ گوتی بەخۆ ئێستا کاتیتی لەبەرەوەی تەوا وازیان لەو شتانە هینا وازیان لەوەی هینا کە ئامان ئەسڵەکان ئەسڵ هاتن بەرەو ئەوەی کە خەریکی هەندێک شتی کە دوژمن پێوە خەریک کردبوون سبحان الله ڕێک ئەوجە لە هەموو سەردەمەک ئەگەر بتەوێ دەست بەسەر گەلێکدا بگری زۆر گرینگە لە ڕووی عەقڵیەتی گەنجەکانەوە عەقڵیەتی گەنجی بکڕا تۆ ئەو میلەتە ڕێک دەکەوتە بندەستت هیچی پێ ناکرێت جە لێرە بەڕاستی عەقڵیەتی گەنجەکان تا ڕادەیەک کڕایە تا ڕادێک حتا ئێوارە پێی بڵێ مەسەلەن فلانە یاریکردن کاکە باش نییە کاریگەری خراپی دەبیتن ئوستاز دەڵێ یعنی کردیتی عام شتەکە بوویتە عام دەڵێ کاکە وڵا هەمووی ئەوهانە کە دەڵێ هەمووی ئەوهانە تاو یعنی بەگەر بکەوە یعنی ئەوها بکە باشە نازانی لە کاتێکدا ئەوە زەرەرێکی زۆری دەبی زۆر جارش چێ هەست پێ دەکە ئەو کاتێک کە لە دەستیدا ئوستاز ئەو کاتی هەست پێ دەکاتن کە بەڕاستی وەختەکی ڕۆی کاتێکی ڕۆی تەمەنەکەی ڕۆی نازانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی دەفەرمێ لە قیامەت پێنابی بجوولێتن حتا پرسیاری لێ دەکرێت لە چوار شت دەزانێت دویان تایبەتە بە تەمەن عن عموره فيما أفناه وعن شبابه فيما أبلاه تەمەنەکەی لە چ بەڕێ کردیە گەنجاتی لە سەرف کردی تەمەنەکەی بەگشتی و گەنجاتی بە تایبەتی یعنی سبحان الله پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە قیامەت ئەو پرسیارەی لێ دەکرێتن نابێ بڕوە کەواتە زۆر زەرورە ئەو بابەتە دەستەکانت خۆش مامۆستاجان مامۆستاجان زۆر جاروێ ینی قسە لەگەڵ گەنجەکان دەکەی دەرێ وەڵی لە بە خاتی برادەرەکەم بۆ ڕەمەزانێک کاکە تولۆ ئەو هەموو کاتەی بە بەلاش بەسەر دەبێ دۆ دەچی ئەو هەموو شوێنە خراپانە ئەو هەموو مزگەوتەک هەیە لۆ ئاوەدانی ناکەنەوە دەرێ وەڵای مامۆستا من نازانم وشەی نەخێر بەکار بینم لە بەرامبەر برادەرەکانم کاکە وەرە ناو یاری ئۆنلاینەکان وەرە با یاری بکەین
دێ 4-5 ساعت ئاگای لە خۆی نامینێ نە جوابی داچی دەداتەوە نە جوابی باوکی دەداتەوە نە ئیشک لە ئەو ماڵی دەکا کە واجبە لە سەریکە خزمەتی داک و بابی بکە یعنی ئەو گەنجە وشەی نەخێر نازانی ئایا لێرە چۆن فێرە وشەی نەخێری بکەین بە شێوازێکی جوان بەرامبەر بە برادەرەکانی بڵێ من نایەمە دەرێ کاکە حەزم لێ لە ماڵە دانیشم چی لێ بکەین مامۆستا ئەو گەنج ئوستاز باشترین شت ئەو کەسە لەگەڵە خۆی ئاش بیتەوە بەرنامەک لە بۆ خۆی دابنێ ئەوە زۆر مهمە یعنی کاتێک کە بەرنامەکەت دانا و خۆشت پەیوەست کرد کە پێوەست بی بەو بەرنامەیە و جێبەجێ بکەی ئەو بەرنامەیە ئەوە یەکەم نقطەیە کە بتوانین بەسەر ئەو بابەتە زاڵ بی کەواتە ئەگەر بخۆی بەرنامە نەبی دەبتە بەرنامەی خەڵچاوپەعان ئەگەر ئەوە نەبیت خەڵک بەکاری دێنی ئەگەر بەخۆی کاتەکان بەکارنێنی خەڵک کاتی ئەو بەکاردێنی و ئیستیغلالی ئەو دەکاتن ئەوە یەک ئوستاز دووەمیان دەبێ ئەو کەسە تەمەشا بکاتن ئایا پاشی ئەو ڕۆژیەی چی لێ دێتن ئایا مەسەلەن ئەجر و پاداشتەکەی چەند گەورەیە یعنی دەزانی ئوستاز ئەگەر ڕۆژەیەک جوزء قورئانی بخوینی 300,000 حرفی خوێندیە هەر حرفك فی دەی بکە لە ڕەمەزانێش دەبیت چەند بی یعنی دەبیت خێرێکی بنووسێ ئەو کابرا ئەگەر بێت و ئەو قاعیدانە جێبەجێ بکە ئوستاز دەزانی ئەگەر نوێژە تەراویحەکانی بکە ئەو 11 ڕکعاتێک کە هەیە نوێژە فەرزەکانیش بکە و ئەو سونەتانەی لە پێش و پاشی نوێژەکان هەیە دەزان ڕۆژانە چەند سوزدەی لە بۆ خوای پەروەردگار دەبا 100 سوزدەی لە بۆ خوای پەروەردگار دەبا 100 یعنی بە تێگڕای ئەو ساڵە 3000 سوزدەی لە بۆ خوای پەروەردگار یعنی 3000 هەلی فرسەتی زێڕینی لە بەردەست هەیە لە خوای گەورە نێزیک ببیتەوە دوعاکانی قبول بیتن و ئاواتەکانی بێتە جێ ئەدی خوای پەروەردگار نافەرمی وەسجود وەقتەریب سوزدە بە بەو زیاتر لە من نێزیک دەبیەوە کەواتە هەر کەسێک خەمی هەبی ئوستاز هەر کەسێک مشکلەی هەبی هەر کەسێک بیەوێ زاڵبی بەسەر هەوا نەفسەکانی بەڕاستی پێویست ئەو نقطانە ببڕیتن بە دڵنیاییەوە دەگەشتە ئەو ئاواتەی ئەو ئامانجەی کە دەیەوێتن بۆیە هەوڵ بدا کەس بەکارت نینی خۆت بەرنمەیەک دابنی ئەگەر باسیشان کرد برادەرەکان گاسیان کردی بەس پێیان بڵێ کە ئەمن ئەو ڕۆژە بەرنامەی خۆم هەیە لە بەرهەندی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثەکە فێری بەرنامەی ئیماندارمان دەکە دەفەرمێ ئەگەر کەسێک جوونی پێدان قسەی پێگوتن بڵێت ئینی سائیم چکان بەرنامەم هەیە ئینی سائیم کاکان بە ڕۆژیمە جواب نادەم ها لێرە پێغەمبەر بەرنامەی لۆدانای ئیماندار بەرنامەی خۆی هەیە کابرای کە بە ڕۆژی نییە قسەی دەکا جوونی دەدا شتت پێ دەرێ بەس ئەمن بەرنامەی خۆم هەیە ئینی سائیم ئەم بەرنامەم هەیە تەواو نایمە ناو بەرنامەی تو ئەگە قسەم لەگەرە تو کردەوە هاتمە ناو بەرنامەی تو یەکسەر ئەم تێکەڵی ئەوەی تو دەبمەوە نا دوور دەکەمەوە نەخێر ئەم بەرنامەی خۆم هەیە دەستەکان خۆش مامۆستا مامۆستا جان چۆن وا بکەین یعنی ئەو یاری ئەلیکترۆنیانە کوکو کۆسپێک لە بەردەم عیبادەتەکانەوە بگۆڕین لە بۆ ڕێگایەکی باش لە بۆ پەرستنی خوای گەورە لە بۆ نێزیک بوونەوەمان لە خوای گەورە یعنی زۆر جاروی ئەو شاشانێکەوە لە بەردەستماندا هەنە بەردەوام بۆ نمونە کاتێکی زۆر لە بەردەم شاشەکان بەردەکەین بیکەینە وەسیلەی خێری بیکەینە وەسیلەی باش بۆ نێزیک بوونەوەمان لە خوای گەورە چی بکەین باشە بۆ ئەوەی ئەو یاریانە یاخود ئەو شاشانێکەوە لە بەردەستماندا هەنە چ لاپتۆپە چ مۆبایلە بیگۆڕین لە بۆ وەسیلەیەکی باش بۆ خزمەتکردنی ئەو دینە طبعا سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە غەیری یاریکردن و ئەو بابەتانە سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە گشتی یعنی ئەمە ئەو حەدیثەی پێغەمبەرمان لە بەرچاوی عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ من سەنە سونەتەن حەسەنە هەر کەسێک ڕێیەکی باش دابنێ هەر کەسەش کە لە چاوی کردەوە ئەجرەکە لە بۆ کابراش دێ یعنی ئەتو مەسەلەن جاری وا هەیە قسەی باش بڵاو دەکەیەوە ئاتێک بڵاو دەکەیەوە وتارێکی مامۆستایە شتێک بڵاو دەکەیەوە هەر کەسەش کە جێ لێ بگری و ئیسفادەی لێ بکاتن ئەجرەکە لۆ توش دێتەوە سبحان الله یعنی ئەتو بەتاقتەنێ لەوانێ ئەجری 1000 نەفەر لۆ هاتبی لە قیامەتێ دەفتەری دەکەیەوە مالی هذا الكتاب چێ و کتابە چی تێدا سبحان الله تەماشا دەکەی ورد و درشتی هەمووی تێدا هەیە ئەو شتانە هەموو تێدا هەیە ئەتو هەندێک شتی هەست دەکەی نەتکردیا بەڵام خوای پەروەردگار لە بۆ نووسیلۆ چکە توێرە ئاگاش لێنی ئەو ئەجر و پاداشتە لە بۆ وەسیلەکەت گۆڕی بەڵام خوای گەورە بەتەکید کەواتە بابەتەکەت گۆڕی مامۆستا زۆر جار وەیە لە بابەتی یاریکردن دەکرێت ئەمە ئیسفادە لە شتە چیش بکەین بە ئەوەش بڵێت هەموو جارە دەرێ شایدێکی لۆ دزیش بدەین یعنی ئەمە شایدێکی لە بۆ ئەو کەسانەش بدەین کە یاری دەکەن جاری وا هەیە برادەرێکی سەرەڕۆ یان برادەرێک کە باش نییە یان برادەرێکە پابند نییە بە شەریعەت لەوەیە مەسەلەن لە ڕێگای یاریکردن بیهینم
ئەوە شتێکی چاکە مثلەن تۆپانەی لەگەردادنێ وەرە ئەتاریەکی بکەین وەرە فلان بەڵام نەک ئەو ئەتوو بەسەرەت و زاڵبی نا ئەتوو بتوانی کە خۆت کۆنتترۆل بکەی بتانی ئەو لە بۆ خۆت ڕابچێشی ئوستاز یان لە ڕێگە ئەو تۆپانەیەوە کە ئەتاریەکی دەکەن زۆر نەبی لە ڕادە بە دەربی ئەتاریەکی دەکەم پێکەوە قسەی خێری لۆ دەکەی یان ئێستا مەسەلەن وەکو بەڕێزت باست کرد کە زیاتر ئۆنلاینە لە ڕێگای ئۆنلاینەکەەوە قسەی خێری زاری وا هەیە ئەتاری ئۆنلاینەکەی دەکەم وتارێکی مامۆستا ژێ دەدەم با ئەوانش جێ بگرن زۆر مهمە لە کاتی یاریەکەش مەسەلەن جێی لە قسەی باش دەبیتن لەوانەیە ئەو قسەی ئیسفادەی لێ بکە احتیمالی ئەو پیاوە ئەوانێتن لە دیار مامۆستایکی دابنیشی بەس ئەگەر لە کاتی یاریەکەی کە یاری دەکاتن ئەو وتارێ لێ بدرێ دەبتە داوەک بانگەشک وەکو بەڕێزت گوتی بە دیوەش کە سێری دیوەکان دەگۆڕین بە دیوی دووەم تەمەشای یاریەکان دەکەین ئەو کات لە بۆ دەبیتە ئەجر و پاداش ئەو کات ئەو کەسە دڵی ئەو کەسەی ڕادەچێشی کۆمەڵە قسەی لە بۆ دەکەی و دەیهینی ئەوە ملتەزیمی دەکەی و پابندی دەکەی بە نوێژ بە تەراویح لەوانەیە ئەو کەسە یاریت لەکە دەکات نەزانین تەراویح چییە کۆمەڵێک باسی ئەجر و پاداشتی نوێژکردن و تەراویحی لۆ دەکەی سوبحان الله ڕێگ ئەو کەسە دەگۆڕێت چکە مامۆستا دەزانی ئەمە چەندمان لە بەردەستیە 720 ساعتمان لە بەردەستیە بە تەواوی ئەوەی کە لە ڕەمەزانەکە و ڕۆژەکە 720 ساعتمان لە بەردەستیە مامۆستا لە 720 ساعت 420 ساعتمان یان 440 ساعتمان بەس بە نووسن بەڕێ دەکەین 400 طبيعيەکەی بەس طبيعي کە ئەو نەفرەی 8 ساعت دەنوی اعتیادی 8 ساعتی خۆی دەنویتن 420 سبحان الله تەماشا بکە یعنی بەشەج کەم دەمێنێتەوە لەوەی کە خەریکی عیبادەت کردنەوە لێ هەوڵ دەدا یعنی لەو نقطەیە ئەوەش بقۆستەوە کە لە کاتی ئەوەیە لە بۆ داواکردن طبعا لە کاتی یاریکردنە کە کاتەکەی خۆی بەڕێ دەکە ئەوەش لەگەر بەکاربیێنیتن طبعا بەڵام ناکرێ یعنی لە ڕادە بەدەر وە گوتمان ئەگەر لە ئاوی دەستنوێژ نەکرێتن لەوە هەر ناکرێتن مامۆستا جان ئەو یاریانە وەکو تازە باست کرد ئاماژەت پێدا کەسەکان گۆڕانی بەسەدادێ لە ڕووی دەرونیەوە مەسەلەی هاوڕێ و دۆست و برادەر و ئەوانە کلیلەکێ بەو کلیلی ڕای بچێشین لە بۆ ناو داوایە وەکو باس کرد تازە ئاماژەت پێدا چ کلیلێک بتوانین بەکاری بینی بۆی ئەو برادەرەمان ڕای کێشین لە بۆ عیبادەت لە بۆ تەراویح لە بۆ شەو نێژ لە بۆ لەیلەتول قەدر کە بەدەست ناکەی بەڕاستی ئەجر و پاداشتی خەیر من ئەلفی شار ئەو ئەجر و پاداشت ئەو گەنجە شەوکەی خەریکی ئاتاریکردنە چۆن بتوانم بە کلیلێک ئەو گەنجەی ڕابچێشم بۆ ناو مزگەوتەکە لە ناو شاشەکەی دەریبینم بینمە مزگەوتی ئوستاز باشترین شت ئەوەیە کە خوای پەروەردگار دەفەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة تماشا يعني باشترين شد أويك أتو بحكمته لقل أو كابراي بدوي أو جنزي بدوي لو مثلا يكسر بي بدي يلا كاكا لونو إجناكي لو إناكي تراوحناكي لبرتناسي أوي ها توزق احتمالي هي لسد دلي أو بي بلام هول بدا أو كسي كديو دعوة كبكا هول بدا تموتارة ما مستعاني جيلي بسبارت بنويش كردن أجر باداشتي نويش كردن يعني حظك عندك شتي ببير ديتوا كاتك قصي لقردكا بي دلي كاتك نويش دكي أو هايا بطيبتي أقر بتواني لاني طبي أستاذ للاني طبي مثلا زرك همون روش وەکو ئیسراحەت بۆ ئەوەی ئەو 24 ساعتەی سفر کاتەوە پێویستی بە 12 ساعتەیە هەتا وەکو تەواو ئەوە خۆی کامل بکاتەوە دەزانین لە تەواوی ڕەمەزان 320 ساعتمان هەیە ئەو کەسە بە ڕۆژی دەبیتن لە بەیانی ڕاهەتا مەغریبەکەی سبحان الله بە 320 ساعتی ئەو یان 306 ساعتە والله أعلم ڕێک جەرێک هەر هەمووی با یەک ساڵی ریفرێش دەبتەوە وەکو بڵێ پاک دەبتەوە خاوێن دەبتەوە یعنی دەکرێت ئەتو مەسەلەن باسی ئەوەی لۆ بکەی کاکە ئەخ ئەو ڕۆژیە لەوەی خەڵکێک بەکاری دەینیتن کە ئەهلی ئیسلامیش نییە بەس لەوەی جەستەی تەواو ڕێک بکەویتەوە دەکرێت هەندێک بابەتی طبی لە بۆ باز بکەیت لەبارەی نوێژکردن لەبارەی عیبادەت لەبارەی ئەو تام و چێژەی کە لە عیبادەت هەیە لەبارەی ئەوەی کە ئەتو هەر شتێکت دەوێت خوای پەروەردگار پێت دەدا ئەگەر ئەتو نێزیک بیەوە لە خوای پەروەردگار و داوای لێ بکەی ئیلا خوای گەورە پێت دەبەخشی ئەو دڵتمدیەی هەیتا ناهێلی سبحان الله کاتێک کە ئەتو ئەو قۆناغانە لە بۆ کابرای ڕوون کردەوە ئەو کابرایە حەز دەکەن نەرم دەبی احتیمالی هەیە بێ قسە خوای پەروەردگار هیدایەتی بدە و بینە بەس مەیوز مەبە بێ ئەمەل مەبە لەوەی کە خوای پەروەردگار هیدایەتی دەدات دڵنیا بە ئینشاءالله هیدایەت دەدرێتن خوای گەورە سەلامەتکە یا ڕەبی ڕەحمەت لێ بێ
پرسیارمان زۆرە بەڵام دیارە کاتی بەرنمەکەی بەرەو کۆتایی هاتیە ئەگەر دواوتەکە تەبی لە بۆ بینەران و بیسەران چ بە دوعایەکیش بێ بۆ ئەوەی خوای گەورە تەعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردێ ببینە وەسیلەیەکی باش بۆ داواکردن لە بۆ ئەم دینە. وڵاهی پێم خۆشە کۆتا قسەمان ئەوە بیتن کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێک دەفەرمێ چار شت بە هەل بزانە پێش ئەوەی چار شتت بەسەردا بێتن. دەفەرمێ حەیاتەکە قبل مەوتیک، ژیانت پێش ئەوەی مردنت بەسەردا بێتن، فەراغەکە قبل شغلیک، دەست بەتاڵیت پێش ئەوەی کە مەشغوڵیەتت لۆ دروست بی. ئوستا زۆر جار وەیە ئەتو کاتەکەت هەیە فەراغیاتەکەت هەیە زۆر مهمە ئەو فەراغی بە هەڵبزان چکە لەوانەیە ڕۆژگارێک بەسەرت دابێتن ژن و ماڵ و منداڵ و نەخۆشی و ئینجا ئیش و کار و سوبحان ئەو مەجالت نابی. ئێستا بیکەنە کۆتا قسەش بەس یەک لە تەڵەبەکان گوتی مامۆستا ئەگەر ئەمن لە سبەینێ هەتا ئێوارێ بنوم بەس وەختی نوێژەکان بە خەبەر بێم نوێژی بکەم و بنومەوە ئەی باشە ئەو ئەجر پاداشتم گوتی ئەوە هەمومان گوتم کاکە ئەوە لۆ تو دەگونجێ بە زۆمە ناگونجێ ئەمن بە حەزرەتم 5 دقە خەوم لێ بکەی بتوانم مەجالم هەبی مەجالم نییە مەشغوڵیەتە بڕوێند بڕوێ بەزانێ لە بۆ تو بگونجێ لەوەیە سەردەمەک بەسرە توشدا بێ لۆ توش نەگونجێتن ئەو بابەتە لێ بەڕاستی زۆر مهمە کە بە دەرزی بە دوای دەقەکاندا بگەڕێ ئەگەر یەک زکرت تێدا کرد بەڕاستی ئەجر و پاداشتەکەی قەدوەچی ئەوەی نییە لە دەرەوەی ڕەمەزان ئەو زکرەی تێدا دەکەی داوا لە خوای پەروەردگارش دەکەین کە مۆفەقمان بکە سەرکەوتومان بکە ئەو ڕەمەزانە بکاتە مای گۆڕانکاریمان لە ناخەوە بەرەو گۆڕانکاری بڕۆین لە ناخەوە بڕیار بدەین کە بەڵێ دەبێ هەنگاوێکی تر لە پەروەردگار نێزیک بکەوینەوە. خوای گەورە سەلامەت کا دەستەکان خۆشی مامۆستا عەبدوڵڵا یاخۆ بەخێر بێت خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوازەش کۆتایی بە بەرنامەی ئەم جارەشمان دەینین. خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کرد بێت و ببینە مایەوەی کە لەم بەرنامانە لە خوای گەورە پێنێزیک ببینەوە ڕەمەزانێکی پڕ تاعات و پڕ عیبادەت بەڕێ بکەین بتوانین الله سبحانه وتعالى لە خۆمان ڕازی بکەین. سەلام عەلەیکم ورحمة الله وبركاته.